بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە دوای سەرهەڵدانی خۆپیشاندنەکان لە بەغداد و چەند پارێزگایەکی دیکەی عێراق بەرپرسانی حکوومەتی عێراق و پەرلەمان ترسیان لێنشیوە و باس لەوە دەکەن کە لە ڕێی دەرکردنی کۆمەڵی یاسا و هەموارکردنەوەی یاساکان زیاتر لە 600,000 هەلی کار لە عێراق دەرەخسێن. بەڵام تاکوێستا لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ بێکاران دەست پێ نەکردووە و ماوەی زیاتر لە 4 ساڵشە پرۆسەی دامەزراندن لە هەرێمی کوردستان وەستاوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر نەبوونی هەلی کاری پێویست و بەرزی ڕێژەی کاری بەرزی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان دەکەین. بە میواندارێک لە پارێزان شادی ناوزەد ئەندامی لیژنەی کاروباری کۆمەڵاتی لە پەرلەمانی کوردستان، هەروە هێمن محەممەد بەرپرسی بەشی لێکۆڵینەوە لە ناوەندی عێراقی بۆ هۆشی کاری سیاسی و لێکۆڵینەوە. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بێکاری دەردێکی کوشندەیە و هەڕەشا لە هەرێمی کوردستان دەکات. لایەنە پەیوەندیدارەکانیش هیچ پلانێکی استراتیژیان بۆ کەمکردنەوەی نییە. لە عێراق و هەرێمی کوردستان بەهۆی ئەنجامدانی گەندەڵی و نادادپەروەری لە دابەشکردنی داهات ڕێژەی بێکاری ساڵ دوای ساڵ زیاد دەکات. لە مانگی ڕابردووەوە خۆپیشاندانێکی بەرفراوان پارێزگاکانی عێراقی گرتووەتەوە. سەرەکیترین هۆکاری ئەو خۆپیشاندانانەش بۆ کەمی هەلی کار و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری دەگەڕێتەوە. لە پاش خۆپیشاندانەکان حکوومەت و پەرلەمانی عێراق ترسیان لێنیشتووە و دەستیان بە کۆمەڵێک هەنگاو بۆ دابینکردنی هەلی کار کردووە. لەسەر ئاستی حکوومەت عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیران بڕیاری داوە هەر هاوڵاتیەک کاری نەبێت تاوەکو کار دەدۆزێتەوە لانی کەم مانگانە 130,000 دیناری پێدەدرێت. لە بودجەی گشتی ساڵی داهاتووشدا کار لەسەر ڕەخساندنی 250,000 هەلی کار دەکەن. لەسەر ئاستی پەرلەمانی عێراقیش کار بۆ ئەوە دەکەن لەم هەفتەیەدا هەموار یاسای خانەنشینی عێراق پەسەند بکرێت و تەمەنی خانەنشینی کەم بکرێتەوە. لە دوای پەسەندکردنی یاساکەش 300,000 هەلی کار دەڕەخسێنرێت. هەرچی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانیشە تاوەکو ئێستا هیچ پرۆژەیەکیان بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ بێکاران نییە. بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی هەرێم ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لە 11%ەیە، بەڵام راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان لە مانگی 4 ساڵی ڕابردوو ڕێژەی بێکاری لە هەرێم لە ڕەگەزی نێردا بە لە 124 و لە ڕەگەزی مێدا بە لە 169 خەمڵاندووە. لە دوای ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێم پرۆسەی دامەزراندنی وەستاندووە و هیچ جێگرەوەیەکی بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان نەدۆزیوەتەوە و پێدانی قەرزی بچووکیش بەگەنجان وەستاوە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە ساڵی 2014ەوە نزیکەی 200,000 کەس لە زانکۆ و پەیمانگا حکومی و ئەهلەکان خوێندنیان تەواو کردووە، بەڵام دانەمەزراون. کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە کارنامەکەیدا لەبارەی هەلی کارەوە باس لەوە دەکات لە ڕێگەی گرنگیدان بە کەرتی تایبەت هەلی کار دەڕەخسێنن، بەڵام کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان لە قەیراندایە و وەک پێویست توانای دۆزینەوەی هەلی کاری بۆ بێکاران نییە. کابینەی نوێ لە بری گرنگیدان بە کەرتی تایبەت و دۆزینەوەی هەلی کار بە بڕیارێک بۆ ڕاگررتنی پێدانی پارەی بەڵێندەران سەدان هەلی کاری لە ناو برد. لە ناوەڕاستی مانگی نوێی ئەم ساڵەوە بەهۆی ڕاگررتنی پێدانی پارەی بەڵێندەران لەلایەن وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمەوە چەندین پرۆژەی دەستپێکراوەی دوای قەیرانی دارایی جارێکی دیکە وەستاونەتەوە. هاوکات بەهۆی گرانی نرخی سوتەمەنی لەسەریان و هاوکاری نەکردنی حکوومەتی هەرێم وەکو پێویست بۆ کارگە نێوخۆییەکان چەندین کارگەی کەرتی تایبەت داخراون و بە هەزاران کەسیش کارەکانیان لەدەست داوە. بە بڕوای شارەزایانی بواری ئابووریش تاوەکو کۆمپانیاکانی پارتی وێکێتی دەست لە قۆرخکاری بازار و کەرتی تایبەت هەڵنەگرن و کێبڕکەی داد پەروەرانە نێتەکایەوە کەرتی تایبەت ناتوانێت هەلی کاری پێویست بڕەخسێنێت. بەرزی ڕێژەی بێکاری و کەمی هەلی کار لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە. بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی گەشەکردنی دانیشتوانی هەرێم ساڵانە لە 2.3ە. بۆ هۆیشەوە دەبێت حکوومەتی هەرێم ساڵانە نزیکەی 150,000 هەلی کار بڕەخسێنێت. بەڵام ماوەی 5 ساڵە حکوومەت پرۆژەی استراتیژی بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ بێکاران نییە.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز سوپاس بۆ میوانەکانمان ئەگە سەرەتا بچینە هەورێ لایکا کێمن کاکێم زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان چەندەوە پێ دوای ساڵ بە دوای ساڵ ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان ڕووی لە زیاد بوونە؟ سڵاوتان لەبێ سڵاو بۆ بەرنامەکەتان سڵاو بۆ بینەرانیشتان بەڕاستی مەسلەی ئەوەی کە ڕێژەی بێکاری چەنە لە عێراق و لە هەرێمی کوردستانە مەسلەیەکە هێشتا واضح نییە چکە چۆن هەلی ئەوەیە کێ بێکارەوەوانە تۆزێ لەلای وڵاتی خۆمانە زۆر سنتەرێکە نییە بۆ لێکۆڵینەوە بۆ کۆکردنەوە کەسانی کە بە دوای کاراگەڕن بەڵام لە هەموو گرنگترەوەیە کۆمەڵی کێشە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەم کێشانەش زیادبوونی گەورەی دانیشتوانە و هەروە تۆ بازارێکی هەیە بازارەکە و گەشە ناکا بە هەمان شێوە یا ئەگەر گەشەشکا لە کۆمەڵی سێکتەرە کە گەشەکە و گەشە و گەشەیە وا ناکا کە هەلی کار دروست بێ جا بەو گەشە زیاییکە بەو گەشە زۆری کە هەمانە لە دانیشتوانەوە بۆ ڕێژە زۆری کە خەڵک لە زانکۆکانە خوێنێ و بۆ ڕێژە زۆری کە گەنجمان هەیە ئابووری کوردستان ڕێژەکە ئەوەی کە تۆقع ئاکتێ بەڵێ ڕێژەی بێکاری زیاکە ئەگەر سیاسەتی ئابووری ئەم وڵاتە بەم شێوەی ئێستا بمێنێتەوە ڕێژەکە زیاکات و بەردەوام کەڵەکەشە بێت و بە دوای خۆشە کۆمەڵی کێشەی گەوری کۆمەڵایەتی و سیاسی هێنێتە ناوە کە لە تووشمانە بێت لە ئایندە بەڵێ ینی پێ دوای ڕێژەی بێکاری کە زیادبوونەکەی تەنها وابەستەیە بە گەشەی دانیشتوان یاخود پەیوەندی بە سیستەمی سیاسی لە وڵاتێک شێ بۆ نمونە لە سەراستی کوردستان شێوازی حکومڕانیەت مەسەلەی بێکاری فرە ڕەهەندە لە هەرێمی کوردستانە مەسەلەیەک نییە بەتەنها یەک دیو بێ ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە مەسەلەیەکی زۆر ئاڵۆزە بەشێکی پەیوەندی بە گەشەی زۆری دانیشتوانەوە هەیە ئێستا مەسەلەی گەشەی دانیشتوان و دۆزینەوەی کارنەکە لێرە لە هەموو وڵاتانی دنیا کێشەیە چونکە سادەترین شتەوەیە ئێستا سەردەمی ڕۆبۆت و ئەوەیە کە پێڵێن ئۆتۆمەیشن شتەکان بە ئامێرەکرێ کە پشتە ئامێرینتە شوێنی ئینسانەوە کاتە ئینسانەکان بێکارە بن ئەمە سادەترین شتێتی تا کۆمەڵی کێشەیکە بەڵام لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک نوختە هەیە کە ئەکرێ ڕێژێک بێکاری کاری لەسەر بکە ڕێژی بێکاری زۆر زۆر کەم بکرێتەوە ئەوەنەی ئێستا هەیە ئێستا تۆ خەڵکانێکگەن یانەوە بەرهێنانکردنەوە لە راپۆرتەکەش باس کراوە چەندین کارگە ئیشەکانیان کارگەکانیان داخسووە مەسەلە چێتۆ بێ پارێزگاری لەم کارگانەکەی تا ئاچنە مەرحەلەیەک و بتوانن منافەسە بکەن لەگەڵ ئەوانی دەوروبەریانە مەسەلەیەکی کە نێشتنی گەندەڵیە ینی کۆمەڵی فاکتەر هەن کە دەستکاری بکرێت ڕێژەی بێکاری لانی کەم بۆ چەند هەیە کەمەکە بەڵام لە ئاخیری ڕێژەی بێکاری کێشەیەکی زۆر ئالۆزە و ئەبێ بۆی ڕێژەکە کەمکەیتەوە کۆمەڵێک گۆڕانکاری هەیە لە وڵاتانی کە ئابووری وەکو بڵی سەقامگیر ینی ڕێژێک دانیشتوان گەشەی دانیشتوان کەمەکاتەوە اینجا وردە ڕێژی دانیشتوان ئەوەستێ اینجا بازار وەکو ئابووری فرە ڕەهەن دەبێ فرە چەش نەبێ ئەوە نییە لە وڵاتی ئێمە کۆمەڵی سێکتەرە نەوتە هەیە نیشتە جێبوون هەیە کۆمەڵی ئابووریانی مەسەلەی سێرڤیس هێشتا زۆر زعیفە مەسە کۆمەڵی سێکتەری کە هەیەکەینە هێشتا ئابووریەکەی تۆ ئەوە نییە بتوانێت ئەو هەموو گەنجە بەتایبەتی 150,000 هەلی کار بڕواناکەم لەم ئابووریە تازەیە ئەگە بتوانێت 20,000 هەلی کاری تازە بە مانای کەلیمە هەلی کار دروستکە تۆ هێشتا خەڵکانێکی زۆر هەیە لە دوای 2014 بێکار بوون بەڵام هێشتا هەر نەیانتوانیوە بچنەوە سەر کارەکانیان چ جاوی 2 ساڵانە 150,000 کەسی خەیتە سەر و کار بخەیتە سەر کاری نوێ جا لەبەرەوە مەسەلەکە فرە ڕەهەندە بڕێکی حکومەتی هەرێمە بێ ئیشی لەسەرکە حکومەت بۆ معنای کەلیمە حکومت و سیاسەتی کە ئابووری قوڵ ئەمە نیە حکومت بڕوا ئیش بۆ خەڵک بدۆزێتەوە هەرگیز چارەسەر نییە ئەوەشی کە بۆ منە لە بەغار ڕوویا بە تاعینکردن و شت ئەو بەس ئیشەکە کێشەکە قوڵترە کاتەوە چونکە ئەمانە تاعینەکەی ماوەیەکی کە کۆمەڵێکی کێن داوای تاعینات لەتەوەکەن ئەمانە چیرەکەی دەیەکی کە جیلێکی تازە دروستە بێ ئەمانە بە معنای کەلیمە چارەسەر نینە ئەوەی کە چارەسەر بێت تۆ گۆڕانکاریکی جەزری بکەی لە بازارڕە وای لێ بکەی بازار بتوانێت ئەو خەڵکە وەکو ئیسفەنجی لێ بێ هەم بتوانێت خەڵکو و هەم بتوانێت سەرمایەکانیشیان کۆکاتەوە بیخاتەوە ناو بازار و بەردەوام وەکو خولانەوەیەک دروستکات لە نێوان سەرمایە و توانای خەڵکە و بۆی بتوانن هەلی کار دروستکەن لە وڵاتەکە بەڵێ سوپاس دەکەین کاکەم دواتر ڕێ بۆ لای بەڕێست شادیخان جەنابشت بەخێر بێ بەڕێستان وەکو ئەندامێکی لەژنەی کاروباری کۆمەڵایەتی ئەوەندەی کە بەدواتچوونتان کردبێت ئێستا ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدەی هەندێک ئاماری وەزارەتی پلاندانان حکوومەتی هەرێم بوو لە ساڵی ڕابردوو باز لە سەدا 11 دەکات پێ دوێ ڕێژەکە ئێستا چۆنە لە کوردستان بەڵێ بۆ بە هۆکار کۆمەڵێک هۆکارمان هەیە بۆی کە ڕێژەی بێکاری کە لە هەرێمی کوردستانە ڕۆژ دوای ڕۆژ ڕوو لە زیادبوونە ئەو ڕێژانە پێم وابێ لە چەند لە دوای ئەوەی کە ئامارەکان وەرگیراون تاکو ئێستا دیسان ڕێژەکە زیاتر بەرز بۆتەوە بەڵام ئەوەی کە دڵخۆشمانەکات یاخود
هیوایەکمانایەتێ بۆی کە حکوومەتی هەرێم کار بکات ئەو پلانەی حکوومەتی هەرێمەکە لە پەرلەمان خوێندوێتەوە و باسی لێەوە کردووە کە برەودان بێ بە کەرتی تایبەت برەودان بێ بە کەرتی حکومی دابەزاندنی ڕێژەی کاری یەکێک لە خاڵەکانی پرۆژەی کاری حکوومەتەکەیە. بەڵام دووبارە ئێمە کەوێنەوە بەر ئەوەی کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تاکو کوێ کار لەسەرم پلانەی خۆی ئەکات بۆ پێی کە ئێمە زیاتر لە 100 ڕۆژمان تێپەڕانەوە بەسەر بەرنامەی کارەکەیەوە بەڵام هەتاوکو ئێستا هەنگاوی زۆر جدیمان نەبینیوە ئەو لە دنیاشدا 100 ڕۆژ پێوەرێکی جیهانیە لە ئێستادا بۆی کە هەڵسەنگاندن بۆ بەرنامەی کارێک بکەیت لە هەر یەکێک لە قتاعەکان نابێت هەر لە حکوومەتەوە بیگرە هەتاوکو پرۆژەیەکی بچووکی ناو ئەو حکوومەتە 100 ڕۆژ پێوەرە ئەوەی کە ئەو خاڵە زۆر بارز ئەکات لە هەرێمی کوردستانە وای لێکا کە ڕێژەی بێکاری ڕۆژ دوای ڕۆژ ڕوو لە زیادبوون بێ مەسلەی بار و گوزەرانی ژیانی کرێکاران بەو مانایە ناکە تەنیا ئێمە کە باسی کرێکارانەکەین بەگشتی تەنیا و کەسانەمان دێتە بەرچاو کە خەریکی بیناسازین یاخود لەسەر بینایەکاری بیناسازی ئەەکەن یاخود لە معاملەکە کار ئەەکەن کرێکاران تەنیا ئەم کەسانە نین هەموو ئەو کەسانی کە لە قتاعی خاصدا کار دەکەن ئەتوانی ئێمە ناوی کرێکارانیان لێ بنین زۆر چین و توێژی تریش ئەگرێتەوە کێشەی کرێکاران و کێشەی زمانی ئیجتیماعی و نەبوونی بڕوابوونی کرێکار بۆی کە لە داهاتوودا ئەتوانێت تەقاعودیەکی هەبێ و ژیانێکی شایستەی هەبێ لە داهاتوە دواوی کە کاری لە قتاعی خاصە تەواوەکات ئەمە هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی ڕۆژ لە دوای ڕۆژی ڕێژەی بێکاری لە لایەکی ترەوە ئەمە کێشەگەلێکی زۆرمان هەیە لەوەی کە هۆکارن بۆ بەرزبوونەوە نەبوونی زمانی اجتیماعی وەک باسم کرد نەبوونی سندیکایەکی باوەڕ پێکراو لەلایەن کرێکارەوە کە کاری بتوانێ باوەڕی پێ بکات و کاری خۆی وەکو کرێکار درێژە پێبات و دڵنیا بێ لەوەی کە لە داهاتوودا غەدری لە ناکرێ لەلایەن خاوەن کارەوە لەلایەن سندیکاوە بتوانێت کارەکانی خۆی و ژیانێکی شایستەی ئەبێ لە دەرئەنجامەوەی کە کرێکارە لە یەکێک لەو شوێنی کە خۆی کە ئێستا کاری تیاکات ژیانێکی شایستەی بۆ دابینەکە لە بەرەوەی کە ئێمە پێمان وایە کە دابینکردنی ژیانی شایستە پەیوەندی بە ڕێژەی هەژاری و کەمترین داهاتی تاک هەیە لە ناو هەرێمی کوردستانە کە ئایا کەمترین داهاتی تاک چەندێک بێت ئەکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە و چەند بێ ئەکەوێتە سەر و هێڵی هەژاری کە ئێمە لە دوایین کارماندا لەگەڵ وەزارەتدا کاروباری کۆمەڵاتی بەڵێ لە دوایین کارماندا کە کۆنفرانسێک بوو بۆ داڕشتنەوەی یاسای کار لەم کۆنفرانسەدا ئاماژەمان بەوە کرد کە پێویستە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەجددی کار لەسەر ئەو بکات کە ڕێژەی هەژاری داهاتی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستانە بە پێی ئاخر تەطەوراتی هەرێم کە پێی گەیشتووە دیاری بکات و داهاتی تاک بەپێی ئەو ڕێژەیە کە دیاری کرا هیچ خاوەن کارێک بۆی نەبێت لەم ڕێژەیە کەمتر داهات دابنێ و ئێمە خاوەنی کۆمەڵی کێشەی ترین لە قتاعی کارکردنە بەڵام هەستەکەم کە هەموو بابەتەکان باسکەم بەپێی پرسیارەکانی تۆ وەڵام باشە بەس ئەوەی کە ئێستا مەسلەی باسی کرێکارت کرد بەڵام هەندێکیان بازە بکەن کە بەهۆیەوەی کە مەسەلەن کرێکاری بیانیش بە شێوەیەکی زۆرات هەرێمی کوردستان هەلی کارکەم بۆ تۆ ینی ئێستا باز لە ڕێژەی 30,000 کرێکاری بیانی دەکەن نزیکەی 30,000 پێ دوایە ئەمە هۆکارێک بێ بۆ کەمکردنەوە یاخود هۆکاری سەرەکی تر هەیە کە کەمی هەلی کار و نەبوونی دامەزراندنە ئێمە چەند هۆکارێکمان هەیە یەکەمیان ئەو بوو کە باسم کرد کە کرێکار باوەڕی بەوەنی کە لە قتاعی خاصە کار بکات و داهاتوویەکی مسۆگەری هەبێ و داهاتوویەکی شایستەی هەبێ و ژیانێکی شایستەی هەبێ خاڵێکی تر لەو خاڵانە مەسلەی کرێکاری بیانیە کە ئێمە ڕێژەیەکی بەرچاو کرێکاری بیانیمان هەیە لە هەرێمی کوردستانە مقارنەتەن بە بچووکی هەرێمی کوردستان و بۆ فورسە ئەمەلانی و بۆ هەلی کارانەی کە لە هەرێمی کوردستانە هەن چونکە هەمومان نەزانین هەتا بۆقای جوغرافی کەمتر بێتەوە ئەگەری کارکردن یاخود ئەمە پەیوەندی هەیە بە سیاسەتی کارکردنی هەرێمی کوردستان و لەسەر ئەم قتاعی خاص و لەسەر ڕەخساندنی هەلی کار مەسەلەی کرێکاری بیانی خاڵێکیانن مەسەلەی زۆر کارپێکردنی کرێکاریش خاڵێکی ترە ئێمە لە بەرنامەیەکی تر لە هەفتەی ڕابردووە باسمان لەوە کرد کە کرێکار هەیە لە هەرێمی کوردستانە 16 ساعات و بەرەو ژوور کاری پێکەن ئەم کرێکارە موچەیەکی زۆر کەمی هەیە بەپێی ئەو موچەیە بێ دەکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە یاخود احتیمال بکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە چونکە
هەتاکانە تاوکو ئێستا وەزارەتی کار بەدەستی ئەمەی نەگەیانەوە کە ڕێژەی داهات چەند بێکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە کرێکار هەبوو بە خۆمی و توی 200,000 داهاتەکەمە 16 ساعات و بەرەو سەر کار دەکەم کە ئەمە غەدرێکی زۆر گەورەیە 16 ساعات لە ڕاستیدا کاری دوو کرێکارە لە ڕۆژێکدا چونکە هەموو کرێکارێک ئەتوانێت 8 ساعات کار بکات لە ڕۆژەکەیە. بەڵام هەموو ئەمانەی کە باسی لێوە ئەەکەین هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە هەتاوکو ئێستا یاسایەکی گشتگیر و زۆر باش و تۆکمەمان نەبووە لە مەسلەی کارکردن. سپاس دەکەم دەتەکرێم و لای بەرزکا کێ من بگەڕم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێستا لە عێراق لە دوای خۆپیشاندانەکان هەم حکومەت و هەم پەرلەمان سەرقاڵی هەموار و دەرکردنی کۆمەڵێک بڕیارن بۆی هەلی کار بڕەخسێن و باز لە دابینکردنی بیمەی کۆمەڵ بیمەی بێکاریش دەکرێت بۆ ئەو کەسانی کە کارێنی وەکو تاکو کار دەدۆزنەوە هەمواری خانەنشینی یاسایەگرت و عێراق و کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی پێ دوایە لە کوردستانیش دەکرێت ینی موچەی بێکاری ببڕێتەوە داهاتەکە بە شێوە دەکات لە کوردستان تا مەسەلەن کارێک دەدۆزرێتەوە کەسێک کە بێکارە؟ بەتایکی داهاتە هەیە بەڵام گەورەترین کێشە وڵاتەوەیە داهات چۆن کۆکرێتەوە و چۆن دابەشەکرێتەوە لە کۆمەڵگای ئێمە ئەو بە خۆی مشکلێکە ئێستا خەڵکی زۆری پارە پیاکەن و پارێکی زۆری هەندەسەکەوێ و یا بۆ بەرهێنانی گەوریان هەیە و قازانجی زۆر و بەڵام ئەم داهاتە ناگەڕێتەوە بۆ لای حکومەت بۆی دیسانەوە بەشێکی بگەڕێتەوە بە لای حکومەت و دابەش بێتەوە بەڵام ئەوەنەی هەیە ئێمە گەورەترین کێشەیە هەیە ینی باسی چارەسەرکردنە و زۆربەی کات کە باسی چارەسەرکردن نەکرێت لە هەرێمی کوردستانە مەسەلەی چیەت پارەی زیاتر بخرێتە بازاڕەوە کێشەی بازار ئێمە بێپارەی نییە کێشەی بازار ئێمە پارەی چۆن تحکومی پێکرێت بیوانە بەڕێزەکەت باسیەوەی کرۆکابێ پشت بە کەرتی تایبەت بەسرێ پشت بە یارمەتی کەرتی ناوخۆی بدرێ ینی یارمەتی کرێکاران بدرێ بەڵام هەرگیز تەفاسیلە ناچنە ئەو تەفاسیلی ئەم شتە چۆنەکرێت استراتیژەکە چییە گەورەترین کێشەوەی ئێستا با بڵێن پارێکی زۆرەخیتە بازار و هەڵاوسان هەموویە بە ینی ئێستا ئەگەر پارەی تۆ ڕێژەی پارە زیاکە لە باسی هەموو بازارەکەم لە سابیس بڕاکە لە مەسافەیەکی زۆر کەما هەڵاوسانە چێتە لە سابیس و وەکوایە پارەکە ڕقەمێ بێ و زیایی کرد بێ و تاوە لە دەستا ئێمە مشکلەی با هەرێمی کوردستان و مشکلەی عێراق هەمووی بەتایبەت بە پارە حل ناکرێ بە تەنها و ینی دابەخشینەوەی پارە بە جۆرێک حکومت بێ بۆی کە پارە بەخشێتەوە حەلی ئەم کێشانە ناکە ڕاستە ئەکرێ بۆ کورتمەودا ببن بە چارەسەر کە خەڵکیەکەی پاری پێنی خەڵک ناتوانێت گوزارانی ئەمە یارمەتی بدرێ لە ئاخریش خۆ حکومت پارەی بۆ چێ بدا بشکاتەوە ناو کۆمەڵگایە بەڵام گەورەترین کێشەی تۆ کێشەی وڵاتەوەیە ئەبێ استراتیژە دروست کرێ ئەم پارانە کە وەرەی ئەو پارەیکە لە وڵاتە هەیە چۆن وای پێ بکرێ هەلیکاری زیاتری پێ دروستکەوە چۆن دیسانەوە کۆ بکرێتەوە بەشکرێتەوە بە جۆرێکە بتوانێت ژیانێکی شەرەفمەندانە بۆ هەموو خەڵک دروستکە وڵاتی ئێمە بە تایبەتی هەرێمی کوردستان و عێراقیش کێشەیەکی تایش بریتە لە زۆری پارە ئەم بڕپارەیە کە زۆرە لە وڵاتە لە هەنێشت سێکتەرە زۆر ئاسایی هەستی پێکرد لە نیشتەجێبوونە ناکاوەرەوە نەزانین 5 دەفتەر چۆتە سەر شوقەیەکی بچووک کێشەکە لە چیایە کێشەکە لەوەیە پارێکی زۆری کەس بۆ بەرهێنانی تیاناکە ئەگەرێت تۆ کێشەی وڵاتە چارەسەرکەی گرنگترین شتەوەی تۆ بتوانانی کۆمەڵی سیستەمی بانکی دروستکەی چی ئیسلامی بێ چ غەیری ئیسلامی بێ بۆی کە هەموو کەسێک بتوانێت ئەم پارانە کۆکرێتەوە لە دەستی خەڵکە و لە قاسەکانت بێنرێتە دەرەوە بخرێتەوە بەرهێنانەوە مەشاریعی پێ بکرێتەوە ئەمەش بۆ خۆی کۆمەڵیانی فرەڕەهەندە لە ئاخرەتەوە بێ حکومەتێکە هەبێ هانی ئەم مۆزوعە بە و هەروەها کەرتێکی خەڵکی شەبێ سیقە بەم سیستەمە بکە ئێمە بە ئێستا بەڕای منەوەی کە لە حکومەتی عراقی دیمانەمانە ئەوانەی حکومەتی عراقی زۆر هەنگایی بە پەلەن بۆ ڕازیکردنی کۆمەڵێک گەنجی تووڕە لەسەر جادەیە و ئەگەر بتێ دوورمەوت هەبیری لێ بکەیت ئەمە هەمانەی هیچ چارەسەر نین دابشکردنی پارە بە تایبەتی لە ئابووری و عراقا هیچ زیان ناکات جگەر لە هاوسان حکومەتی هەرێم ئەتوانێت کۆمەڵەشت کە بەڵام ئەتوانێت لە مەسافەیەکی کورتە هانی هەنێک کەس بە بەڵام ئەوەنەی کە بازارەکە هەیە ئەوەی کە ئیش هەیە تۆ توانی ئەکرێ کەسێک تۆ 10,000 ساڵ بیمەی بیتێ بەڵام داخرە ئیشە نەدۆزێتەوە بۆ چکە ئیش نییە لاخیرە ئەمە کێشەکە زۆر جەزریترە ئەبێ حلێکی زۆر معقولانەی بۆ بدرێزێتەوە نەک دابشکردنەوەی هەرەوە بێ پارە بەخشێتەوە گریمان نەو دابەزی بۆ $20 چیەکەی ئەبێ قەتعی هەمووانە بکەین ئێمە پێش 2014 بڕێکی زۆر مەعاشە بوو بۆ کەمەندامانە بوو بۆ کەسانە بوو کە نەزانم بێوەژنانە کۆمەڵ یەک مەعاشی زۆر بڕابوویەوە ئەوە نەما چیەکەی لە ناکاو خۆ هەموو اقتصادی تۆ لەسەر نەوت وەساوە و هەتا لەسەر نەوتیش بۆوەسێ هەر لەحظەیە ئەکرێت دیسانەوە بێتە نقطەی سەفر جا لەبەرەوەی کێشەکە بە پارە حەل نابێ ئەبێ کێشەکە بە پلانێکی دوورمەودا حەلەکرێ کە فرەڕەهەند بێەوە بەڕاستیش کۆمەڵێک کەسی شارەزا داینن ئەوە نەبێ ینی سیاسی داینێت چکە سیاسی عادەتی بە دوای دەنگ ئاگەڕێ بە دوای مانەوە ئاگەڕێ باشە بەس پلانی دوورمەودا لە چ بوارێکە ئێمە لە هەرێمی کوردستان پلانی دوورمەودامان هەیە بۆ مەسەلەی دۆزینەوەی هەلیکار و کەمکردنەوەی ڕێژەی بێکاری
بەجددی من نامەوێت کۆمەسەر خاڵێکی تایبەت لە مۆزوع بەڵام ئەوەی کە هەیە کۆمەڵی نقطە هەیە چارەسەر بکرێ ڕژەی بەکاری لە ساڵ 50 بە ئاسانیە گۆڕەیە یەکێک لەو سادەترین نقطانەوەیە تۆ ڕژەی گەندەڵی کەم کرێتەوە دووەم شت مەجال بدرێ خەڵک فکرەکانی بێنێت بخاتە بازار و تطبیقی کا بۆی قەرزی بچووکەی هاندان هەبێ بەڵام پارەبەخشینەوە شتێک نییە دوورمەدا بۆ هەموو ئابووری خراپە ئەبێنێتەوە سەرچی کۆمەڵی ئەبێ حکوومەتی هەرێم بچکە دەسەڵاتی و توانای تەنفیزی هەیەوانەوە شەرعیش هەیە ئەوەیە کە بتوانێت هانی بانک با بۆی بتوانن پارە لە خەڵک و ئەو خەڵکیەکەی پارەی زیایی پێ نازانی چی لێ بکە لە ئاخیرایە بە شوقەیە بە باخێ لە دەستێکی و کەسیش نازان پارەی بۆی چۆچوە بخرێتە کۆمەڵی مەشاریعەوە ئەم مەشاریعانە بۆ خۆی وردە و ئیش دروستەکە وای لێکا بۆ منە کارگەکانتە بژێتەوە شتەکانتە بژێت هەمان کاتیشە اقتصادەکەت بپارێزی هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی کەوتۆتە بەر شەپۆلێکی قوڵی هەم تورکیا هەم ئێران بە معنای کەلیمە پرۆسسێکیان دەست پێ کردو بریتە لە هەرزان فرۆشتنی هەرچیان هەیە لە بازار ئێمە بۆیە هەرچی شەریکەیەکی ئێمە کارگەکانی ئێمە هەرچەندیش تەکنۆلۆژیای تازە بێن هەرچەندێک دەستی کاری هەرزانیشان دەستکەوێت ناتوان منافسە بکەن بۆ چونکە یەکەم حکومەت یارمەتیان نایە دووەمیش ئەو پارەکەمە کە ئەوان سەرفیەکەن بۆ بەرهێنان لایەمەوە دەست ناکەوێت جا لەبەرەوە باشترین شتێک تۆ وا بکەی ئەم کارگە بچووکانی خۆمان خۆیان بگرن مەسافەیەک مانای نییە بیێڵیتەوە بۆ هەمیشەی بەڵام وردەوردا هەوڵبەی بەرهەمی ناخۆی خۆت بهێڵیتەوە و گەشەی پێبێ ئەمەش چی دروستەکە تۆ لە بچووکترین کارگەیان لە ساڵی ڕابردووانی من ئاگادارم شەریکێکی بچوو بانوان بچوو گەورە هاتۆتە منتقەی سلێمانی و 400 هەلیکاری دروست کردووە ئەمە بەبێ کەس هەستی پێ بکە 400 خێزانە خات لە ئاستی فەقیری و بەرزیانەکاتەوە بۆ ئاستێکی مامناوەند گرنگترین شت ئەوەیە لە مەبدەئیەن بیری لێ بکەینەوە ئەبێ بازار خۆی حەلی خۆی بکە ئەوەی کە بیت و پارەدا بەشکیت و بێنیتەوە ناو ئەنی حەلی ئەمانە حەلی کاتین حەلی سیاسیانن حەلی سیاسیانەش بەڕاستی پێ بڵێم وەکو پاراسی تۆڵن دوور مەودا هیچ کاتێک حەلیان پێ نەبووە تەنها ئەوە بۆ کۆمەڵی کەس دروستەکە کە بەرچاوە بەدایم چاویان لە حکومەتە واستەکەنیشی حکومەتەوەی پارەیان باتێ کە لە کاتێکە ئیشی ئەو حکومەتەوەیە کە ئاسایش و کۆمەڵی بواریکە دابینکە هو حەوڵ با استراتیژێکی ئابووری دروستکە کە دوای ئەوەواتر هەستەکەمە بێت جێبێڵین بۆ بازار بۆی چکە بازار ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک ڕێکخرێ ئەتوانێت زۆر لەم کێشانەی کە ئێستا باسێکن هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانە چارەسەریکە بەڵێ سوپاس دەکەم دەتەگرێم بۆ لای بەڕێزتکەکەن شادی خەم گرم و لای بەڕێزی سەباردووی کە لە دوای بڵین خۆپیشاندنەکان لە عێراق کە سەرەکترین هۆکار ئەوەیە کە خۆپیشاندنەکان ڕوویداوە مەسەلەی بێکاری و نەبوونی هەلیکارە لە کوردستان ئێستا چاوڵێک ینی بۆ دۆزینەوەی هەلیکار مەسەلەن ئەوە 4 ساڵە پرۆسەی دامەزراندن وەستاوە یاخود لە پەرلەمان هیچ پرۆژەیەکێ بۆ چاکسازی و هەلیکاریش بڕەخسێنێ بۆ بێکارە منەگەڕێمەوە لای پرسیارەکەی بەڕێزت بەڵام لەو خاڵەوە دەست پێ یەکەم کە میوانە بەڕێزەکەت باسی حەلی سیاسیانەی کرد بێگومان 100% هاوڕایم چونکە کاتێک سیاسی دێت ئەمڕۆ کار ئەکا لەسەر عاتیفەی دانیشتوانی هەرێم و بە شێوازێک لە شێوازەکان وایان لێ کات کە دەنگ بەلایەنێکی دیاریکراوبن یاخود بە جیهەیەکی دیاریکراوبن لە پێناوی ئەوەی کە ڕێژەی بێکاری کەمەکاتەوە یاخود هەلیکارت ڕەخسێنێ یاخود پارە زۆر ئەکا لە ناو بازاڕە بێگومان ئەمە دواتر دەرئەنجامەکەی وەکو ئاماژەی پێدا ئەو هەڵاوسان زیاتر کات لەو داتانێکی ئێستا لە بەردەستمان یاخود ئەو ڕێژەیەکی ئێستا هەن بەرزیەکاتەوە بۆ ئاستێکی مەترسیدار کە وای لێ دێت نرخی دراوەکەت هێندەکەمە بێتەوە کە لە ناو بازار ناتوانانی بۆ داهاتێتە چەند بەرز بێ داهاتەکەت بتوانانی پێویستی ڕۆژانە دابین بکەیت کە ئەمە حاڵەتێکی زۆر خەتەرە و هۆکارە بۆ داڕمانی تەواوی لایەنی ئابووری هەرێمی کوردستان ئەگەر استراتیجێکی مەزبوطی ڕێکوپێک یاخود فەلسەفەیەکی ئابووریانەی ڕێکپێک نەگیرێتە بەر لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە ئەم استراتیجە یاخود ئەم فەلسەفەی ئابووریە چۆن هەڵەبژێرێ یاخود چۆن کاری لەسەرەکرێ ئێمە کۆمەڵێک خاڵ هەن کە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرچاوی بن و یاخود هەردوو حزبە سیاسیە دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستان کە یەکێتی پارتین لە بەرچاویان بن ئەویش ئەوەیە ئایا ئێمە تەنیا ئەتوانین سود لە نەوت ببینین لە هەرێمی کوردستانە یاخود کۆمەڵێک فاکتەری تر هەن کە ئێمە توانین پشتیان بێ ببەستین وەک کوشت و کاڵ وەک کاری دەستی وەک زۆر قتاعی تر کە توانین کاری لەسەر بکەین ئێمە ئەرزێکی بە پیت و زۆر باشمان هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەتوانرێت بەکار بهێنرێ بۆ کوشت و کاڵکردن ئاژەڵداری دواتر هەنگاوی دوای ئەوە دروستکردنی کۆمەڵێک کارگەی زۆر کە بتوانرێت پێویستی ناوخۆش دابین بکە و لە داهاتوو تا بەرهەمەکانی ڕەوانەی دەروی وڵاتیش بکە کە ئێمە ینی ئەوەی کە هەمانە لەم خاکەیە ئەو نەمان داهات ئەتوانێ باتێ
کە بۆ هزار بۆ چەمان باش بەزەوە چوونی بەڕێزی ئێستا بۆی نەوتەوە کردی کشوکاو پێشسازی گەشتیاری ئەوانە لارەی کوردستان هەمویان فەرامۆش کراون کە دەتوانن ڕۆڵی سەرەکی بگەرن لە دابینکردنی کار فەرامۆشکراون یەکەم کار کە دەسەڵاتدارانی ئێمە کردیان کە حزب سیاسەکانی دەسەڵاتداری ئێمە کردیان چی بوو؟ هەموو جوتیارەکانیان بۆ کردین بە مۆزەف و معاشخۆر لە کەرتی حکومیە کە ئەمە گەورەترین غەڵەت بوو لە مێژووی سیاسی هەردوو حزبەکەیە کە لە هەرێمی کوردستانە کردیان بۆ هەموو ئەو جوتیارانەی کە هەمان بوون بەشی هەرە زۆریان من نمونەم لایە زۆر کەسی زۆر نزیکی خۆمان باخەکەی ئیهمال کردو باخێکی هەناری گەورە و گرانی هەیە ئیهمالی کردو لەبەری مۆزەف و سەری مانگ معاشێک وەرەگرێت و معزز مکەرەم پێژی بەڵام کاتێک کە تۆ کەرتی کوشتتوکاڵ ئیعتیما دەکاتە سەر کەرتە کوشتتوکاڵیەکەی خۆی و ئەتوانێت بەروبوومەکەی لە بازاڕ ساخ بکاتەوە و ئێمە لەم دوای ئەم خاڵە من دێمە سەر خاڵێکی تر کە زۆر گرنگە هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانە یاسایەکی تۆکمەی زۆر باشمان نییە کە پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکە و بتوانێت ئەو بە بەرهێنی باشگەم یاسایمانەوێت ڕۆڵێک دەبین لە زیادکردنی هەلی کار بۆ نمونەگەر هەمان ئێستا ڕۆنی ئەەکەمەوە کاتێککە وەبەرهێنێک دێت لەسەر پشتبەستن بۆ کشتتوکاڵی کە ناوخۆی ئێمە هەمانە معاملێک دامەزرێنن دووری بۆ نەچین هیچ دووری بۆ نەچین دۆشاوی تەماتی شارە زۆر باشە کاتێککە معاملەکە دامەزرا ئەکرا حکوومەتی هەرێم بە بڕیارێک هەموو ئەو دۆشاوە تەماتانی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە باجیان لەسەر زیاد بکە نرخەکان لە ئەنجامە بەرزە بێتەوە کە باجی لەسەر زیاد کرا نرخەکەی بەرزە بێتەوە کە نرخی بەرز بۆ بەرهەمی ناوخۆکە دەتوانێت ڕکابی ئەو بەروبوومانە بکە ئەتوانێت ڕکابی بکە چونکە تۆ دەستی کارکردنەکەت ناوخۆیە بەرهەمەکەت ناوخۆیە پشت بە کوشتتوکاڵی ناوخۆ بەستووە و ئەو هەموو زەویە بە پیتەشمان هەیە کە توانێت سوودی لە ببینێ ئەمە لە ئەنجامات چی دروست دەکە دەستی کارێکی زۆر باش ئەو جوڵە ئابووری کە لە هەرێما هەیە گەورەتر ئەبێ و ئەو پارێش کە حتا ناچێتە دەرەوە و لە کۆتاییە تۆ ئەزانی کە ئەم پارەیە بۆچی سەرفراوە چۆن سەرفراوە چێتە کوێوە باش بەس ئێستا لە سەراسی پەرلەمان پێشتیش پرسیارمان کرد یعنی ئێستای چاوڵێک لە سەراسی پەرلەمان و حکوومەت بۆ هێلی کار بڕەخسێنرێت ئێستا بۆ نمونە 5 ساڵە یاسای بودجێ نهاتوتە پەرلەمانی کوردستان کە ساڵانی پێشتر ئەگەر مەسەلەن 25,000 پلەی وەزیفی لە خۆی دەگرێت بەڵام ئێستا مەسەلەن ناتوتە پەرلەمانی کوردستان یاخود پرۆژ چاکسازێکێک کە بتوانێت هەلی کار بڕەخسێنێت بەڵێ ئەوەی کە پرسیارە لە ئەستۆی پەرلەمانە هەتاوەکو ئێستا پرۆژی چاکسازی نەهاتۆتە پەرلەمان بەپێی پێڕەوی ناخۆی پەرلەمان دەبوو لە مانگی دەیە لە سەرەتای مانگی دەیە بودجەی ساڵی داهاتوو بودجەی خەمڵێنراوی ساڵی داهاتوو لە هەموو ساڵێکە لە مانگی دەکەیە بێتە پەرلەمان و لە پەرلەمانەوە مناقەشە بکرێت و دەنگی لەسەر بدرێت و قبول بکرێت جا بگەڕێتەوە بۆ حکوومەت و دەست بکرێ بەکارکردن لەسەری بەڵام هەتاوەکو ئێستا بودجەی ساڵی 2020 نەهاتۆتە پەرلەمان بودجەی خەمڵێنراوی 2020 نهاتۆتە پەرلەمان و هەروەها پرۆژەی چاکسازیش لەبەرەوەی کۆمەڵێک خەلەلی هەیە یاخود کۆمەڵێک ئاڕای جیاواز لەسەر پرۆژەکە هەیە هەتاوەکو ئێستا ئەویش نەهاتۆتە ناو پەرلەمان و نەمانتوانێت لە پەرلەمان و کارێکی وا جدی بکەین لەسەر مەسەلەی دامەزراندن بێ هەرچەنە ئێمە نابێت هەرێمی کوردستان جارێکی کە ئەو هەڵەیە بکاتەوە کە پشت بە دامەزراندن یاخود کەرتی حکومی ببەستێ بۆ نەهێشتنی بێکاری یاخود کەمکردنی و ڕێژەی بێکاری دواتر قسە لەسەرەوە دەکەن چی بکرێ بۆی کەرتی تایبەت بەهێز بکەیت و خەڵک لەوێ هەلیکاری دەست بکەوێت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسینی
هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاتان لەوێت بینەرانی بەڕێز کاکێ مگەرم وڵای بەڕێزت پێشتر بەڕێزت باس لەوە کرد کە گەندەڵی شۆکارە بۆەوەی کە ڕێژەی بێکاری لە کوردستان مەسەلەن زیاد بێ و هەلی کارکەم بێتەوە بە شێوێک گەندەڵی هۆکارەوە نەمانی قەرزی بچووکیش کە پێشتر حکومەتی بوو ئێستا ڕاگیراوە ئەویش ڕۆڵی خۆی دەبینێت لە ئەوەی کە هەلی کار کەمتر بێتەوە مەسەلەی گەندەڵی گەورەترین کێشەیە لە وڵاتەیە و هەموو تەسیرێکی زۆر ئاڵۆزی شەکە لە هەموو شتەکانی کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ مەسەلەی گەندەڵی بریتە لەوەی کە ئێستا خەڵکانێکان لە دەرەوەی ئەم وڵاتە کۆمپانیای گەورە بچووکە یانێ بێنە هەرێمی کوردستان بێنە عێراق بەڵام زروفێ دروست بووە ناوێرن ینی کۆمەڵێک هەواڵە بیسێ منە کۆمەڵە سێکتەرەیە کۆنتترۆل کراوە لە گروپێکەوە یا کۆمەڵەشتەیە بە عام زروفێ دروستە بێت کە خەڵک ناتوانێت بەرهێنان بکە ینی ئێمە ئەگەر سەیری دوای 2023 بکەین کۆمەڵە سێکتەر ینی گەشەیەکی عجیب گەورەیان کردووە نەوتە نیشتە جێبوونە چیە بەڵام نامان کاتا بۆ کەرتەکانی کە نیان کردووە بۆ چونکە ئێستا بوون کەرتی کشتتوکاڵی کەرتێکە ڕەنگە دوای 10 ساڵ بێتە سەر قازان پیشە سازیی خەڵکانێکیش هەن ئەوەی کە ینی یا خەڵکانێکگەن یانە کۆنتترۆڵی بۆ بەرهێنانات بکەن خەڵکانێک کە پارەیان هەیە ناتوان نەمە بکەن هەتا دڵنیاییان نەبێت گەورەترین کێشە هەموو اقتصادێکە بریتە لەوەی کە چەندێک کەسی وە بەرهێن نتوانێت وە بەرهێنانکە وەکەوە بە بەرهێنانیشکا دوایەوە خالیکارە دۆزێتەوە وردەوردە ئەوەی کە پێڵێن سوڕانەوەی پارەیە لە بازارە و هەتا سوڕانەوەکە گەورەتر بێ و بەردەوامتر بێ ئابوووریەکە گەورەتر بێ مەسەلەی ئابووری ئەمەنەی کێشەیە لە وڵاتە ئەگەر ئابووری نەبێ ئەگەر مەسەلەی گەندەڵی نەبێت لە هەرێمی کوردستانە و بکرێت بە وڵاتێکی قانونی بڕوا بکەنەوە کێشەی بێکاری و هەیە نەبێ کێشەی هیچ شتێکی نییە بەڵام گەندەڵی وەکو بڵێ هەموو هاوکێشەکانی عکس کردوتەوە بۆ لە ئاخیرە نەزانم بریتە لە بەرژەوەندی گروپێکی بچووک لە دژی هەمووی بەڵام گوا کەوتۆ کە گروپە بچووکەکە دەسەڵاتێکی زۆر و سەرچاوێکی زۆریان لە بەردە سابی بۆیان دابی نەرکرێ بوونی هەلی ئەوەی کە قەرزی بچووک وەرگیرێت لە حکومەت و یا لەلایەن بانقەکانەوە ینی مە مەرج نییە مشتێ بخێنە سەر حکومەت چونکە ئاخرا حکومەت بەجددی پێ بڵێم گەورەترین کێشەی وڵاتەوەی هەموو شتێک دراوەتە دەست حکومەت و ئەمانەی حکومەت چارەسەریکە بەڵام بەجددی کێشەکە لەوەی حکومەت خۆی ینی گەورەتی ناتوانێت ینی خۆی زۆر جار کێشەی ئەوەی هەیە ئەم هەموو مەسئولیەتی پێیان ناگیرێ و زۆر جار کە ئەوێ هەڵیگرێ کێشەی بە دروستە بێ و وڵاتی ئەمە وڵاتێکیش نییە بتوانانی بە شێوەیەکی عادیلانە یا شێوەیەکی قانونی شتەکانی تیا بکەیت بەڵام هەبوونی ئەوکو بڵێ قەرزی بچووکی ئەوەی کە خەڵک بتوانێت پارە یا مەسەلەی پارە ڕاکێشە لە بانقەکانەوە بۆی هەلەکانی بۆی فکرێکی پێ کوڕێکی گەنجە ئەپلیکیشنێکی کوڕێکی گەنجە فکرێکی ڕێستۆرانتێک کاتەوە یا معاملێکی بچووکە یا نیشتی زۆر بچووکەکەی ئەمەوە ئەکا خەڵک ئەو تێگەیشتنەی نبێ بۆەوەی کە وەڵام منە بێ حکومەت دامەزرێ نا من خۆم فکرێکم پێم فکرێ ژوا پێکەم خۆشمە خەمەسەریش هەوڵێم یەک دوو کەسی کەش خەمەسەریش ئەوەی کە هەبێ گەورەترین خۆی مەسەلەی وەبەرهێنان دووشتە مەسەڵەن ئایا سەرچاوی وڵی سەرمایە لە بەردەسایە یا فکرە لە بەردەسایە ئێمە ڕەنگە خەڵکمان نەبێ فکرەی هەبێ بەڵام سەرمایی نییە ئەوەشی کە لەم وڵاتایە سەرمایی هەیە فکرەی زۆر پێ نییە
یا ناقیشە ناگرین چکە بازارەکە زۆر کەوتو بە یەک دوو ئاراستەیە یا بێ بڕۆی پرۆژەی نیشتەجەبوون بکرێت یا بچێتە نەوتەوە یا کۆمەڵشتی کەیە بەڵام ئەوەی هەبێ کە هەل بدرێ ینی مەجار بدرێ خەڵکێک هەیە فکریان پێەیە مەشروعی بچووکە گەورەیە ئەتوانێت زۆر شت بکرێ بەڵام بە ئاراستەیە بکرێ بۆن منەوە هەلی کار ینی بخرێتە بواری پیشناکە 5 میلیۆن بێبەیەکە کابرا فکرێکی معمەلە دروستکە ملیۆنە دۆلاری بەرێ باشە بەرەزوت لە عێراق و لە کوردستانە کێشەی پارەمان نی ینی کێشەی پارە زۆریمان هەیە ئەگەر کێشەی پارە زۆریمان هەیە بۆچی مثالەن ئەوەندە خەڵکە بێکارە لە کوردستان موچەوەک پێویست نییە فکرەیەک هەیە ئابووری بریتە لە چی ینی کە تۆ بیری لێکە بریتوی لە سوڕانەوەی لەسەر چاوە سروشتەکە و بیگرێتە بەرهەمەکە و دوایکە ئەو داهاتەکە چۆن وەرەگیرێتەوە حکومت وەرێک دێتەوە یا کۆمەڵشون دیسان دابەشێکاتەوە مەسەلەی هەرێمی کوردستان پارێکی زۆری تایە بەڵام بۆ ئەوەی تۆ بێکاری نەبێ ئەم ئابووریوەکو ئیسفەنج وابێ ئەم پارێ ڕاکێشێتەوە ناوە هەرێمی کوردستان پارێکی زۆری تایە هەم کێشەکەی لە دەستی لە سایەک لە سادووەکەی گیری کردووە و نایەتەوە ناو بازارڕی یابرێتە دەرەوە یا شتێکی کەی پێکرێەوە هینێک مۆزۆیەکی زۆر و کۆمەڵی بکانێت راپۆرتی زۆر باشێت زانی چەندێک پارە براوەتە دەرەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەعام ئەمێنێتەوە سەر چی ئەم پارەیە هەتا لە دەست ئەم گروپا بێت و نێتەوە بازار ئەم کێشەی بەرتەوە بەبێ ئەکرێت ئەوەی کە پارە بێنیتە وڵاتەوە بەڵام لە ئاخیرە چۆن ئیشی پێکرێن پارەیە مەسەلەکەەوە نیە چەندێ پارە هەیە لە وڵاتە کێشەکەی چۆن ئیشەکەی پێکرێت ئێستا من ئەوەی کە ئاگادارم و زۆر جار لەگەڵ تاجیر و کەسانی کە خاوەن پارەکان قسەکەم پارەیان هەیە ملیۆنان دۆلاری هەیە ئەڵێ نازانم چی پێ بکەم خستێتە سنووقێک و دای خستۆتەوە یا خستێتە بانقێکەوە چاوەڕێکە سوویە وەرگری یا وەری نەگرێ و حتا ئەگەر وڵاتێکی ڕێکوپێکە بە قانونی هەبێ یەکیش فکرەیە بێ بتوانێت ئەم دوانە فکرەکە و سەرمایەکە یەکخرێ ئەتوانێت مەشروعات دروستکە مەشروعاتەکەش دروست کرد وردە و سوورە دروستە بێ خەڵکەکرێتە سەر ئیش و ئابوووریەکەش بە کۆی گشتی بۆ هەمووی باشترە بێ و گەورەترە بێت بەڵە سوپاس دەکەم دواتر دەگەرەوە لای سەرسەرەوە دەکەین کە دامەزران چارەسەر نەبێت لە کەرتی حکومی ئایدی بێت چی بکرێت کەرتی تایبەتمان لە کوردستانەیە دەگەرێم بۆ لای بەرەزت دواتر شادی خەمگەرم بۆ لای بەرز سەبارەت بۆی کە لە پەرلەمانی کوردستانەی چاوڵێکەیە بە ئارەسەی باشکردنی بۆ نمونە کەرتی تایبەت چکە سەبازە کەرتی تایبەت قۆڕکراویان خود کۆمەڵێکی یاسا هەموار بکرێتەوە بۆەوەی کە لە کەرتی تایبەت شەهری کار هەبێ ئێمە پێشوی باز لە کاری پەرلەمان بکەین من پێویستە ئاماژە بە خاڵێکی تر بم بۆی بزانین ئایا هۆکاریەوەی کە کەرتی تایبەت ئێستا پێویستی بە پەرلەمانە لەم قۆناغای پێویستی بە پەرلەمانە کاری لەگەڵ بکات هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیە کە لە چەند ساڵی ڕابردووە حەزب بە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان یاخود ئەوانەی کە لە کایی سیاسی و لە حوزەی سیاسیا کاریان کردو لە هەرێمی کوردستانە باوەڕیان بەوە نەبووە کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتێکی سیادیە و ئەتوانرێت لە ڕێگەیەوە کاری زۆر باش بکرێت کە بە پێچەوانەوە لە دنیای مۆدرنا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یەکێکە لە وەزارەتە هەرە باشەکان بۆ ئەو دەسەڵاتی کە بێوێ بۆ داهاتوو بمێنێتەوە یاخود کاری باشتر بکە بۆ لە ڕێوە توانێت گرنگی بە چینی کرێکاران بە ئەتوانێت لە ڕێگەیەوە گرنگی بە ئەو کەسانە با کە پێویستیان بە هاوکاری پێویستیان بە داهاتی سابەتی خۆیانیان پێویستیان پێێتی یاخود دەتوانێت گرنگی بە چینی کەمەندامان بە ئەتوانێت گرنگی بە ئەو خێزانانە بات کە پێویستیان بە هاوکاری و موچە و بیمەی بێکاری و هاوکاری خێزانی هەیە کە ئەمە هەمووی چین توێژێکی زۆر بەرفراوانە لە هەموو دنیادا بەم شێوەیە باش کار لێرە ئەم ڕۆڵی بینیەوە بۆ نمونە ئەگەر دۆزینەوە هەلی کار بێکردنەوەی سەرتەر بێ پێدانی مەسەلا قەرزی بچووک بێ ئێستا من باسیەکەم بە درێژای مێژوو وەزارەتی کارێکێک بۆ لە وەزارتانێک کە کەمترین بودجێ هەبووە باشە لە کۆتایی مناقەشاتەکانی لایەنە سیاسیەکانە ئینجا هاتوون لەسەر وەزارەتی کار و کارەباری کۆمەڵایەتی وەکو لە ساحەکە بۆ ئەم لایەنی سیاسی گرتوێتی ئەو لایەن ئەو لایەن گرتوێتی ئەو لایەن و کەس نەویستووە باشە ئەو کەسانی کە کاریان کردووە لە بە هۆکاری ئەوەی کە وەزارەتەکە بەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئیتر دەسەڵاتدار هەر کەسێک بووبێت بەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزارەتێک نەبوو کە گرنگی پێ بدرێ ڕۆژی ئەو وەزارەتە بەم ڕۆژگارە گەیشتووە کە لە هەموو قتاعەکانی کارکردنی ئەو وەزارەتە لە هەموو بەشەکانیە کێشەگەلێکی زۆری هەیە کە ئەتوانین بڵین لە ئێستاوە هەتاوەکو چەند ساڵی داهاتوو لەوانەیە بە 5 ساڵی داهاتوو تەنیا بتوانێت بەس زەمینە سازی 4 ساڵی داهاتووی پلانی کارکردنی وەزارەت بەس زەمینە سازی یاسایی بکە پرۆژە یاسای پێویست بۆ وەزارەتەکەی پێشکەش بە پەرلەمان بکە پەرلەمان دراسی بکات و بخاتە بەرنامەی کارەوە و دەرچواندن بۆ یاساکە بکە کاری پەرلەمان لەکوێوە دەست پێکە لە هاتنی پرۆژە یاساکە لە وەزارەتە بۆ پەرلەمان یاخود
هەندێک پەرلەمانتار یا لایەنێکی سیاسی پرۆژە یاساکە تەقدیم بکەن و کاری لەسەر بکەن و لیژنە تایبەتمەندەکان کاری لەسەر یاسایەک لە پەرلەمانەکە بۆ نمونە یاسای بواری کار هەموار بکرێتەوە نازانم بەڵێ ئێستا ئێمە مەسەلەی پێدانی قەرزی بچووک ڕێک بخرێت یاسای کار لەبەردەستی وەزارەتە لە وەرکشۆپێکە لیژنەی تایبەتمەند کە ئێمەین لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ و مافی ئافرەتان کە لە داهاتوە لیژنەکە جیا دەبێتەوە ئەم لیژنەیە بە هەماهەنگی لەگەڵ هەموو سندیکاکانی کرێکاران خاوەنکاران وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی داڕشتنەوە بۆ ئەو یاسایە کراوە و لە داهاتوویەکی زۆر نزیکە چاوەڕوانین کە لە وەزارەتەوە ئاڕاستەی پەرلەمان بکرێ بۆی دەرچواندن بۆ یاسای بکرێ یاسایەکی تر هەیە کە هەر ئەو وەزارەتە کار لەسەرەکە وەک بیمەی بێکاریە یاسای چاودێری خێزانیە کە ئەویش هەڵسەنگاندنی ئەو خێزانانی کە پێویستیان بە هاوکاری هەیە ئەم پرۆژە یاسایش تاوکو ئێستا لەژێر دەسەڵاتی یان لەژێر دەستی وەزارەتایە و پێداچوونەوەی بۆ ئەکرێ و لە داهاتوویەکی نزیکدا ڕەوانەی پەرلەمان بکرێ و کاری لەسەر بکرێ. چی تێدا مەسەلەن بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگەکانی چاوڵێکی چونکە ئێستا لە 2014 باز دەکەن نزیکەی 200,000 دەرچووی زانکۆ و پەیمانگەکان بە حکمی ئۆلی هەیە بەڵام هەلی کاریان نییە دامەزراندن نییە. خۆی ئەم یاسای کارەکە ئێستا من باسم لێوە کرد ئەگەر بێتە پەرلەمان و دەرچواندنی وە بکرێت و لە سەدا هەمووی ئەزانم زەمینە لەبار نییە بۆی کە هەموو یاساکە تەطبیق بکرێ بەڵام تەنیا لە سەدا 50 یاساکەش تەطبیق بکرێ بەشێکی زۆری ئەو بێکاری کە ئێستا هەیە نامێنێ. بۆچی لەبەرەوەی کاتی کارکردنی ڕێخستوە یاساکە 8 کات ژمێرە باشە و لە هەفتەیەکە 2 ڕۆژ پشووی ڕسمی ئەبێت بۆ کرێکاران ئەمە واد لێکە خاوەنکار پێویستی بەدەستێکی کاری زیاتر بێ ئەو کاری کە بە کرێکارێکی ئەکا ئێستا لەو حاڵەتەدا کارەکە بێتە کاری دوو کرێکار واتە 2 کەس زیاترە چنە سەر کارکردن و 2 کەس زیاتر لە بێکاری ڕزگاریان دەبێ و ڕێخستنەوەی جارێکی تر ڕێخستنەوەی ڕێژەی کرێکاری بیانی ڕێخستنەوەی بەشداریکردنی ژنان و ئافرەتان لە ناو قتاعی خاصە و دیاریکردنی ڕێژەکەی بەپێی هەموو ئەو هیچ مەسەرەن لەو یاسانە و هەمواری تێدایە کە زامنیەوە بکە ئەگەر کەسێک لە کەرتی تایبەت کار بکات لە دوا ڕۆژە بۆ نمونە خانەنشین بکرێت بەڵێ هەمان هەر لە یاسای کارە بڕگەیەکی تایبەت هەیە بە زمانی اجتماعی کە کار لەسەر ئەوە کات چۆن کرێکار خاوەن کار کرێکارەکەی زامن بکات و داهاتێکی تایبەتی هەبێ بچێتە سندوقی زمانی اجتماعیە و دواتر تەقاعودی بەو کرێکارە ببڕێتەوە کە تەمەنی گەشتە تەمەنی دیاریکراوی خۆی. سپاس دەکەم کاکێ من گەرم وڵای بەڕێزت سەبارەت بۆی کە بەرەزوتت ئەوەی کە هەر خەڵک دابمەزێنێت لە کەرتی حکومی چارەسەرنی ئەی چارەسەر چی ئێستا بۆ نمونە ئایا کەرتی تایبەت لە کوردستانە دەتوانرێت مەسەلەن هەلی کاری پێویستەوە دابین کە خۆت دەزانێت و خۆت باست کرد پێش مەسەلا قەیرانی دوای قەیرانی دارایی خەڵکە بۆ کاریە بۆ وەڵام کاری لێزداوە اینجا دوای ئەو قەیران لە 2014 دامەزراندن وەستاوە کەرتی تایبەت دەتوانێت ئەمانە لە خۆ بگرێت ئەوە هەموو هەلی کارە؟ وڵاهی ئەوەی هەیە زۆر سادە بێ تۆ ئامادەکاریە بکەی بووی بتوانێت هەلی کەرتی تایبەت ئەمە بکە لە یاسا کەرتی تایبەت کەرتی زۆر لاوازە کەرتێکە کۆنتترۆل کراوە کەرتێکە یارمەتی نادرێت کەرتێکە تەنها قۆڕخ کراوە تا زۆر ئەتوانین زۆر شتیکە بڵێ لەم کەرتە تایبەتی ئێستا نەخێر ناتوانێت بگرە کێشەکەش ئاڵۆسترە بێ و ڕێژەی بێکاری زیایەکات چونکە ئەوەی کە هەیە تۆ بێ ئامادەسازی بکەی بۆی کەرتی تایبەت بتوانێت ئیشەکانی بکەوە لە ئێستایا بەهۆی گەندەڵیە قۆڕخکاریە کۆمەڵێ فاکتەری زۆر دەوروبەریمانە ینی سیاسیۆمانە ئەم هەلی ئەم کەرتی تایبەتی کە هەیە ئێستا ئەو توانایی نییە و ئەوەشی کە شادیخان باسی کردنی مەسلەی ئەم کێشەیەکی یاسایی نییە زۆربەی کاتێمە یاسای زۆر باش دەرەچێت بەڵام ناچێت تەطبیق نابێت لە ئاخیرا کێشەی وڵاتە چییە؟ ئەمێنێتەوە سەرەوەی کە بنی مەوزوعەکان چارەسەر ناکرێت کێشە ڕئیسیەکان کە چارەسەر ناکرێت کۆمەڵی کێشەی کە ئەم لاولایکی ینی دەرەنجامەکان چارەسەرکرێت دەرەنجامی باشی نابێت کەرتی تایبەت ئەگەر مەجای بە ئیشێکی زۆرە دۆزێتەوە بۆ ینی چ وڵاتێکی وەکو چینە هەیە لە سابزم لە حوتی دەستی کارەکەی لەگەڵ حکومەتە ئیشەکە ئەوی کە کەرتی تایبەتە یا وڵاتانێکی کە هەیە چێتە لە 12 تۆ لە وڵاتێکاژی لە 40 بۆ 50 زیاتری وڵات زیاتر بەتوان زیاتریش بۆن بە ئاسایی تا 60 لە هەلی کارەکەی حکومەت دابینەکە ئەمەش بۆ خۆی ینی مانایشی نییە بۆ حکومەتەوەنە بەرهەمهێنە لە وڵاتیان نا حکومەت هیچ بەرهەم نایەنێ ئەو هەموو هەلەکارەشی دروست کردووە تۆ بێ بیرلەوە بکەیتەوە یەکەم شت ئەم هەلی کاریە هەر کێشەیەکی کە
کەرتی تایبەت دەتوانێت حەلیکا بەس ئەگەر بێڵی کەرتی تایبەت ئیشکە کەرتی تایبەتش پێویستی بە ڕێخستنەوەیکی تەواو هەیە لە ڕووی یاسایی و لە ڕووی چاودێریشەوە چونکە لە ئاخریشە کەرتی تایبەت کۆمەڵی کێشەی زۆر قوڵی هەیە لە دروستکردنی جیاوازی تەبەقەتی و جیاوازی چینایەتی و چی بێ حکومت لە ئێساوە پلانێکی دوورمەودای هەبێ وردە بازار ئازاد کرێ وردە مەجای بدرێ وردە حکومت بکشێتەوە دوا وردە قۆرخکاری نێڕێ و گەندەڵی نێڕێ ئەگەر ئەمە ڕوویە وردە بازار ئەمەش کاتی کێوێ لە سەرەتا زۆر ناخۆشە بێت لە زۆر وڵاتە دیمانتان شۆڕژ ڕوویاوە لەبەر حکومت کشاوەتە دواوە یا حکومت وازی لە کۆمەڵ لە شت دێناوە ئەبێ مەجال بدرێ بێتە پێشەوە ئەمەش پرۆسێکی زۆر خاوە پرۆسێکی زۆر بە ئازارە بەتایبەتی لەوەی اقتصادانی کە زۆر بۆ مەسافەیەکی زۆر نیمچە سۆشیالیست بوون نیمچە ئەمریکا ئەوی وەکو ئەوی خۆمان لەبەرەوە کاتێکی زۆری ئەوێ بەڵام لە ئاخیرا ئەم مەرحەلە ناخۆشە ئەبێ هەر پێیان تێپەڕین ئێستا تێپەڕین باشترە ئێستا ڕەنگە خەڵکەکە توانایەکی هەبێ بتوانێت 6 مانگ ساڵ 2 ساڵ بێکار بێ یا پارێکی کەم خۆی دەبکە بەڵام لە ئاخیرا ئەوەی کە هەیە ئەم کێشەیە حتا بمێنێتەوە کەڵەکەترە بێت و دانیشتوانت زیاکە گەنج زیاترە بێ و لە ئاخیریشە کێشەی زۆر قوڵترێت تووشە بێت چونکە مەسەلەی ئابووری ئێستا گەورەترین فاکتەرە لە هەموو بەشەکانی کەیە یعنی تۆ زۆر طبیعیە خۆپیشاندانەکانی ینی خواروی عراق وازانی بە هیچ شتێک نییە سیاسی نیە بە هیچ جۆرە کۆمەڵی گەنجن ئیشیان نییە والآخرام گەنجانە بێ ئومێدە بن ئاخر هیچ جویان لێنە کوژرێ ناکوژێڵێک لە ئێسم باشترە و ئەمە کۆمەڵی کێشەی قوڵی کۆمەڵاتی بە دروستەکە دوایکە کۆمەڵی کێشەی قوڵی سیاسیش بە دروستەکە کە حرکەکە زۆر ئاوازە بێ و ینی ڕەنگە هەر کەڵەکە بێ بە دوای یەکە بەڵێ خولەکێک زۆر بە کورتی ینی وەکو دوا پرسیارش ینی پێ دوایە ئێستا هیچ پلانێکی استراتیژی نییە بۆی مەسەلەن کەرتی تایبەت بێز بکرێ و هەلی کار بڕەخسێنرێت ینی پێ دوای زیاتر بێکاری ڕوو لە زیاد بوون دەکات بەم سیاسەتی ئێستا ئەوەی کە هەستی پێەکەم ئیرادەیەک هەیە بۆەوەی وردەوردە کەرتی تایبەت بەهێزکرێنی هەستیشی پێەکەی لەگەڵ چەند کۆمەڵی بەرپرساکەەوەی من قسەم کردێ ئیرادەیەک هەیە بۆی وردەوردە بازار ینی تحکم احتیکاریتیان نمێنێ و ئەو دەست بە سەرایگرتنی نمێنێ بەڵام یەک کێشەی جەزری هەیە و هیوادارم ینی ئەو کەسانی کە لە بەرپرسن لە وڵاتاسەکەم زۆر باشتر لەم کێشەیە تێبگەنەوەیە کە ئەم ڕێخستنەوەی بازارە کە ئەگەر بکرێ پێویستی بە زۆر کەسی شارزای پێویستیشی بە ڕوئیابینی هەیە تۆ ئاراسی بازارەکە و چۆنکەی گومانم نییە لەوەی کە وڵاتە پڕە ئینسانی بەهشاوە یانوێ وڵاتە باشتر بێ بەڵام یەک کێشەدەیە ڕوئیاکەت نییە ئەوە یا ڕوئیاکە زۆر وازەح نیە هەتا ڕوئیاژ وازەح نەکرێ ئەم کێشانە چارەسەری جزریان بۆ نادۆزێتەوە چارەسەری ڕیشەییان بۆ نابێ و هیوادارم ئەوە ینی بێتە پێشەوە کە کۆمەڵی کەسە من بتوانن پلانێکی وادانێن کە ئایندە بینی بکە بۆ 20 ساڵی داهاتووی وڵاتە ئەمە 20 ساڵی کە چەندێک گەنجمانە بێت چەندێک هەلیکارمان پێویستە لە چ سێکتەرێکا بیان خێنە چ لایەکەوە چۆن بکرێ ئەمەیان هیوادارم شتێکی وا دروست بێت بەڵێ سپاس دەکەم شاریخان زۆر بە کورتی بۆ بەڕێزشتن سەبارەت بە مەسلەی چارەسەر بۆ مەسەلەن کەمکردنەوەی ڕێژەی بێکاری پێ دوای هەر لە کارتی تایبەت و کردنەوەی دادپەروەری لەم کەرتە بێگومان چونکە کاتی تۆ کەرتی تایبەت ئەبوژێتەوە بە ڕادەیە کە بتوانێت هەلی کاری پێویست بە دانیشتوانەکەت بە ڕێژەی دانیشتوانت دابین بکات پێویستە بەوەیە کە حکوومەتێکی زۆر باش هەبێت و پەرلەمانێکی ڕقیب هەبێ بە سەرکاری حکوومەتەوە بۆی کە خاوەنکاری ناوکەرتی تایبەت ئیستیغلالی هێزی کار نەکە ئیستیغلالی ئەو پێویستیانە نەکا کە لە ناو هەرێمەکەدا هەن یاخود لە لای دەستی کارەکەی هەیە و بتوانێت بە دادپەروەریەوە و بە شێوەیەکی زۆر باش کارکردن بەردەوام بێ و بتوانێت بەس هەندێک وەستانی پرۆژەکان هەبوو پرۆژەی بەڵێندەرەکان ڕاگرنی پارەکەیان ئەمە لەگەڵەوە ناگونجێت کە گرنگدانە بە کەرتی تایبەت کە مەسەلەن ئێستا بەشێکیان پارەی بەڵێندەرەکان ڕاوەسەوە لە حکوومەتەوە هەتاوەکو ئێستا ئێمە لە پاش سەدمە ئەژین یعنی لە پاش ئەو مەرحەلەی دوای قەیرانەوە کە بە پێویستە تێ بپەڕێنین و پێویستمان بە کۆمەڵێک هەنگاوی سەریع هەیە بۆی کە ئەم مەرحەلەیە تێ بپەڕێنین ڕەنگە هەندێک خاڵی لەم شێوەیە تەسیراتی ئەو ئەزمە گەورەیە بێ کە چەند ساڵی ڕابردوو ئێمە پێیدا تێپەڕیوین بەڵام لە داهاتوودا بە هیواین کە حکوومەتی هەرێم بتوانێت باشتر لەم ئەدایی ڕۆژ یاخود ماوەی ڕابردوو لەم دەسەڵاتیدا لە داهاتوە ڕوئایەکی باشتر بە ئێمە بگەێنێ و بتوانێت ئەم هەموو کێشەی کە لە هەرێمی کوردستانە هەن بەشێک لە چارەسەرەکانی بدۆزێتەوە. سپاس بۆ بەرەزان شادی نەوزادە نامی لێژنەی کارباری کۆمەڵات لە پەرلەمانی کوردستان هەروە هەیە من محەممەد بەرپرسی بەشی لێکۆڵینەوە لە ناوەندی عێراقی بۆ شیکاری سیاسی و لێکۆڵینەوە کە لاولێرەوە لەگەڵ مابووی. سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بە هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لاف.